دوێنێ ئێوارە گروپی مۆزیکی خاک یەکەم کۆنسێرتی خۆیان ساز کرد. بێگومان گروپی مۆزیکی خاک سەربان ناوەندی چاپەمەنی و ڕاگەیاندنی خاکە و لە ژمارەیەک ژەنیاری بەتوانە و دەنگبێژ و گۆرانی بێژی بەتوانە پێکهاتوون و ئامانجیشیان برەودان یاخود گرنگیدانە بە مۆزیک و گۆرانی کوردی و لە هەمان کاتدا پاراستنی هونەری ڕەسەنی کوردیە. سۆزاکەم بۆچی بەجارێ بۆی تەمای ژانی دڵ بۆی تەمای ژانی دڵ بۆی تەمایەی شاو نەخوونی واگری خەرمانی دڵ ئاگری خەرمانی دڵ چاوەکانت و بەهار بوون پڕ لە وێنەی شۆخ و شەم وا بەجارێ بوونە پاییز بۆ گەڵا ڕێزانی دڵ بۆ گەڵا ڕێزانی دڵ. گروپی مۆزیکی خاک ئەمڕۆ یەکەم کۆنسێرتی نمایشەکە تا شەوڵێکی زۆر لەگەڵ ئەم موزیسیانە توانیمان گروپێکی وە جوان ئامادەکەین و لە چەند بەرهەمێکی ناوازە ئامادەکەین و پێشکەشی جەماوەرە خۆشەویستەکەمان کەن بۆ یەکەم جار کە کۆنسێرتەکە بڵێن گروپەکە خۆی نمایشەکە. ئەم کۆنسێرتە ئەمڕۆکە نمایشەکرێت چەند بەرهەمێکی پێشکەشەکات لە گۆرانی و لە مۆزیک بە هاوکاری و بەشداربوونی چەند گۆرانی بێژێک کە هەندێکیان گۆرانی بێژەکان لاون گەنجن لەگەڵ دوو هونەرمەندی کە بە ئەزمموی تایە بێجگەلەوەش کارەکان دوو بەشی مۆسیقای تایە کە یەکێک بۆ چۆنەڵی هەوڵمان ناوە شێوازێکی نوێ لە بەرهەمەکانمانە جێبەجێ بکرێت. حەسەم بە باڵات بە دوو چاوێت بەڵەن و نەمەم هەزاری وەک من بۆ زڵفوڕ و دەیم بەتەمەم حەسەم بە باڵات بە دوو چاوێت بەڵەن و نەمەم هەزاری وەک من بۆ زڵفوڕ و دەیم بەتەمەم ئەی مریەمی شەمانێ بەرژی بەرێت تەمانێ لە دووری تۆ بناڵێم. خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک هونەرمەند و میوزیکژەنی گەنجی بەتوانە لە یەکەمین کۆنسێرتی گروپی میوزیکی خاکا بەشدارم. هیوادارم ئەم گروپە بەردەوام بێت لەم جۆرە چالاکیانە و هیوای سەرکەوتنیان بۆ خۆزم. مانگۆ ئەستێرە شەرمەزارە سوزەت بۆ دێنێ ئەی مەریەمەی شەمانێ بەرژی بەرێت تەمانێ لە دووری تۆ بناڵێ. بوونی کۆنسێرت خۆی هەر گرنگە لە هەموو بارودۆخێکا کۆنسێرت گرنگە و بەلای منیشۆ زۆر لە چالاکیەکانی تر باشترە لە لای میوزیک و ئەو شتانەی تر و بێبەرامبەریش بێ زۆر باشتر. بزانە مەریەم لە دووری تۆ دڵپڕازارم دەنگم بناسە مەریەمەیە دۆستەکەی بارم بزانە مەریەم لە دووری تۆ دڵپڕازارم دەنگم بناسە مەریەمەیە دۆستەکەی بارم ئەی مەریەمی شەمانێ بەرگی بەرێ تەمامێ لە دووری تۆ بناڵێ.